پاسکیلم نییە ئەرە تۆ هەتە پاسکیل ئەگەر پاسکیلە هەبێت لە چۆلی ئەخوڕی بۆ چۆ پێ ئەڕۆی ئایا ژینگەی شارەکانمان لەبارە بۆ پاسکیل سواری ئایا یەکێکی من کە پاسکیل نازانم تا ئێستا پاسکلم لێ نەخوڕیوە چۆنچۆنی فێری پاسکیل بم لە چۆ فێر بم لە چۆ لی خوڕم لەناو بەرنامەی گەشتوان ئەمڕۆ باسی ئەو کێشانە ئەەکەین کە ڕێگەنایە پاسکیل لێخوڕی لە ناو شارەکانە چی بکەین باشە هەموو هۆکارەکان هەموو دەرەنجامەکان باس ئەەکەین یەکی کشتیکە کە لەوانە کە هەر داخڵ بووین بەم پارکە دڵم زۆر خۆش بوو چکە لە هەموو جیهانە ئەم پارکانە بەکاردێن بۆ پیادەڕەوی بۆ ڕاکردن بۆ پاسکیل سواری ئەوەی جێی سەرسوڕمانی منە لێرە لەم پارکە گەورە جوانەی ناو شاری هەولێر کە زۆر لەبارە بۆ پاسکیل سواری بۆ ئانی کە حەزکەن پاسکیل لێخوڕن ناتوان لە جادەکان لێ بخوڕن عەلەقە لێرە لێ بخوڕن ئەزانی چیە مەمنوعە ئەبێ وەرەقە لە دکتۆر بێنیت لەسەری نووسرا بێ ئەم زەلامە نەخۆشە بۆ نەخۆشی پاسکیل حەب نییە ئەمە ڕێی پێبن نەخۆشە بۆی پاسکیل لێخوڕێ لێرە ئەوەی چێکە لەم ئەساتەکان چۆن ئەمە چاکەین ساڵی 2006 یەکێتی باسکیل سواری لە هەرێمی کوردستان دامەزراوە. ساڵانە 5 ڕکابەری بۆ ئەم وەرزشە ڕێک دەخرێت لە سەر هەموو ئاستەکان. ئاستەکانی بریتین لە لاوان، پێشکەوتوان و کچان. ڕکابەریەکانی وەرزشی بایسکل سواری بە پێی تەمەن ڕێک دەخرێن. مەودای ڕکابەریەکانی بایسکل سواری بەم شێوەیە. ئاستی لاوان 80 کیلومتر تاوەکو 120 کیلومتر، پێشکەوتوان 100 کیلومتر تاوەکو 180 کیلومتر و ئاستی کچانیش 40 تاکو 80 کیلومتر. دوو هاوکێشە هەیە بۆ ئافرەتان ئەوەی کە بەم جلە فەرمیانەوە بە جلی وەرزشوانیەوە بەم شێو ڕوخسارە کە ئەیبینی لەسەر جادە ئەڵێمە بۆ وەرزش پاسکیل لێخوڕێ شێوەکەی تری ئەگەر ئافرەتێک بەتەنیا لەسەر شەقام پاسکیل لێخوڕێ بە پاسکیلێکی ئەتیادی ئافان خان ئەم دوو هاوکێشەیە تۆ تووشی بوویت چۆن چێنێ بۆمان باسکە کامیان خۆشە کامیان ناخۆشە ئاستەنگەکانی ئاسانکاریەکانی مان بۆ باسکە لە ڕاستیدا ئەگەر بێت و بەجلی وەرزشی بین تۆزێک ئاساییترا خەڵکەکەەوە هەز دەکات کە ئێمە یاریزانین بەڵام ئەگەر بەجلی فەرمی بین تۆزێک ینی شێوازەکە دیار نییە لە ناو کۆمەلگایەکەدا کوبری ئافرەتێک بەجلکی فەرمی لەسەر پاسکیلەکە ناگونجێتن بەتایبەت ئەگەر بەتەنێ بیتن ئەنی کوبری لەگە کۆمەلگایەکە ئەو شتە گونجاو نابیتن باوەڕکەمە عیلاقی بە مەسەلەی ڕۆشنبیر و شتیواوە نیە من ئێستا ئافرەت دوو ئافرەت ببینم لەسەر جاتە پاسکیلیان پێ بەجلێکی ئەتیادیەوە بە پاسکیلێکی ئەتیادیەوە ڕەنگە ئاوەهی زۆر سەیرانکەم زۆر سەیرەکە لەوە ناکە پێم ئەی بێمانە پاسکیل لێخوڕن زۆر سەیرەکە لەبەرەوەی کە پێم خۆشە بیرکردنەوەی خەڵکی جودا ئەو دوو ڕوانگەی زۆر سەیرە لەوانێ هەردوو لامان سەیریکەین من بە نوع سەیرەکەم ئەو بە نوع سەیرەکە تۆ بە کام نوعیان مرتاحەبی بۆچی پاسکیل لێ من حەز دەکەم خۆت وەرزشوانی بۆ پاسکیل لێ ناخوڕی لە دەرەوە ئەمن ئەو شتم کردیا و حەزیشم لێیاش ئەو شتەشتێکی زۆر باو بیتن کەانی کچ ببینم بە ئاسایی بەجلی فەرمی نەک بەجلکی ڕاضە و بەجلکی وەرزشەوە لەسەر پاسکیل بیتن ئەنی ئەوە هەیە خەڵک لە بۆ خەر ینی بیرروڕای دەگۆدرێ هەیە تەمەشات دەکات کە پێی خۆشەکات و کۆمەلگایەکە بەرەو پێش دەبێت هەیەکە معجیز بێ ینی سەر دەسوڕمەیە کە کچێک بە بەجلکی فەرمی بەجلکی ڕاضەی بی لەسەر پاسکیلە لە دەر کوبرێک لە کۆمەلگایەکەی تۆزە کچەکە ئەوەی ڕێ پێ نەدرایەکە لەسەر جادەکەی بیتن هەنتیکەی بۆ شتێک باشە تۆ وەکو کچێکە ممارەسەی ئەم وەرزشەکەی وەکو تر ناتوانانی لە ڕفیقەکانی خۆتەوە دەست پێ بکەی هانیان بی بڵێ بامە بە 3-4 پاسکیل 3-4 کرد بچنێ سەر جادە پاسکیل لێخوڕین بۆیە ڕوویای کۆمەلگا بگۆڕێت نەک لەوەی کە پێی بە و ئێستا پێی باشە لەبەرەوەی کە ببینێ کە مەسەلەن تەشجیع بێ کە خەڵک پاسکیل لێخوڕێ کە من ببینم تۆ 4 پاسکیل لێخوڕێ منیش تەشجیع بم پاسکیل لێگەکڕم پاسکیل لێ ئەخوڕم خۆم هەندراوەکەم لاحی بەکمان بانگی منی کرد ئێستا هاتمە ناو ینی ئەو ڕاضەوە هاتمە ناو پاسکیلەوە کە ئێستا بتانم ینی لە وەزعێکی زۆر باشدام ئەوەی کە پێشم بکرێ هەنگ دەدەم کە ئیش بێتە ناو ڕاضی لە بەرەوەی شتێکی زۆر باشە ینی ئەوەندە کە بە سیاری هاتوو چۆی دەکەی لە جادەی با پاسکیل دەکەمی پاسکیلش ئامێرەی گواستنەوەیە دەتانی ئەو جێی کە دەتەوێت بڕۆی بە پاسکیلی بڕۆ زۆر ئاساییتر لەوەی کە بە سیاری بە هەروازیانیش بە ژینگەکەی نابێنێ بۆ تەلەبە بۆ چینی تەلەبە کە ساری نییە ساری نییە پاسەک مەگرە بڕۆ بە پاسکیل کەس تەکسی ئەگرن تۆ سەیری ئەم هەموو مەسرەفە زیایە سەیری ئەم هەموو قەرەباڵغێ لە ناو شارە پارەی مانگەکی تەکسیەکەی پاسکیلەکەی بگرە بە پاسکیلەکەشانی پاسکیل لێخوڕێ و پاسکیلەکەی بچێ بۆ داوام چەند جوانە چەند جوانە بێ ئەو تەڵەبێ بە پاسکیلی وا دەستە مەکتەبەکەی خۆی زۆر سپاس شانی نییە.
کاک ئامانچ ڕاهێنەری یانی هەولێر بۆ پاسکیل سواری کوڕان و کچان لەم ژینگەی کوردستان ممارەسەی پاسکیل سواریەکەن. کاک ئامانچ ژینگەی شارە گەورەکانی کوردستان لە چه ئاستێکە لەبارە بۆ پاسکیل سواری لە ناو شارە قەرەباڵغەکانە؟ بەڵێ بەڕاستی ئێمە وەکو پاسکیل سوار یعنی کێشەی زۆر گەورەمان هەیە بەنسبەت پاسکیلی خوڕین. کێشەمە ئەومان هەیە یعنی جێگایش تایبەتی خۆمان نییە بێن پاسکیل بە ئیسراحەت لێ بخڕین. باشە ئێستا پارچێکی وا جوان و گەورە و لەبار هەیە پڕە لە درەخت ئۆکسجینێکی تەواو لەبار کە بۆ هەناسەدان و نەشونمای لە شولاری مرۆڤ پێویستە لەگەڵ پاسکیل سواریە. ئەوەنی کە بیستم ئەمڕۆ پرسیارم لەو کوڕە کرد پاسکیلەکانی پێەیە خەڵک لێرە ئەبێ بە ڕەچەتەی دکتۆر پاسکیل بێنێتە ژوورێ. ئایا نەئەکرا ئێرە خەڵک ئێستا بە ئارەزی خۆی پاسکیلی لێ بخڕە وەک لەوەی کە لەسەر ئەو جادە قەرەباڵغانە ڕەنگە تووشی ئەنواع کارەساتی هاتوچۆش بن. ڕە چییە؟ بەڕاستی ئێمە چەند جارێک داوامان کردووە ینی زۆر کات داوامان کردووە ینی ویستیتمان بینێکوانە تەمرینکەین ینی زۆر کات مەحاڵمەکە بەڵام قبوڵی وایە نەکردووە. ئێستا وەکو ئێرە وەکو پارێک ژینگەیەکی زۆر گونجاو بۆ پاسکیل سوارانی یانەکەی یان بۆ پاسوارانەی کە لە جادەی سیباغەکەن بەشداری حتا بۆ خەڵکی ئاسایش زۆر باشە ینی جادەیەکی چۆلە و هیچ کێشەی نییە. بەڵام دەکاتێک سەر جادە ئەمە بەڕاستی کێشەی هەرە گەورەمان سیارێ سیارە حتا لە سیارەکانیش تووشی ئەوەی بووینە پێکدانا بوونە لەگە سیارەکان چەند یاریزانیمان کەوتون هەتا پاسلەکانی ئێمە وەکو وەرشکاران ئەمە وەرش دەکەم پاسکیل پاسلەکانەکان تقریبا نرخیان $3000 $4000 ینی پاسکلەکان زۆر گرانیشن. باشە بەعام خەڵک بۆ پاسکیل لێ ناخوڕێ لە باتی سیارە بۆ پاسکیل بەکارنایێنێ. بەڵێ من وەکو خۆم ئێستا پاسکیل وەکو ڕاهێنەری یانەوە وەکو ڕاهێنەرێکی پاسکیل سواری خۆم زۆر کات حەز دەکەم لە ماڵەوە بە پاسکیل بێمە یانەکەم. جارێک هاتووم ینی دوسێ جار هاتووم بە پاسکیل هاتوومە بەڕاستی زۆر پەشیمان بوومەوە هەر حەزم دەکرد بە سیارەکە خۆم باتوامە. کێشە چیە شۆفێرەکان ڕێگرن لەوەی کە تۆ پاسکیلێ خوڕیان شێوازی جادەوبانەکانمان شۆفێرەکان و شێوازی جادەوبانەکەش ینی ئیوەی نییە ئەتوو بتوانین بە ئیسراحەت لەسەر ئەو جادەیە پاسکیلی خوڕی. ئێ وەکو یانەیەک چۆن ئەتوانن هاندەر بن ڕوویکی جوان بن بۆی کە خەڵک فێرکەن خەڵک لە ئێوە کولتوری پاسکیل سواری فێر ببێت. بەڵێ سەرتا ئەمە وەکو پاسکیل سوار هەوڵی زۆرمانداوە خەڵکەی زۆر هاتوونتە ناو پاسکیل بەڵام ئەوەنە خەڵک هاتوونە حەزی ویان هەبووە چکە زانوێتانە کە ئەو یاریزانانە یاریزانێن و حەزی پاسکیلیان خەڵکی هاتوتەنە بەڵام بەهۆی نەبوونی ڕێکاری و نەبوونی جێگاوبانی ڕێگا ناتوانیوە بەردەوام بن لە پاسکیل سواری. ئەی کاک ئامانج لەسەر هەموو ئاستەنگیانە ئێوە وەکو وەرزشی پاسکیلەکە لە چۆ ڕاهێنانی پاسکیل سواری ئەکەن لە چۆ ممارەسەکەن کە پاسکیل پێویستی بە مەودایەکی زۆر درو درێژێ بۆ پاسکیلێ خوڕین بۆ نمونە لەم شوێنە کە سێبەرەوە ئۆکسجینێکی تاو ئا بە پاسکیل سوار ئێوە لە چۆ ڕاهێنانی خۆتانەکەن؟ بەڵێ بەنسبەت ڕاهێنانەکانی ئێمە بەڕاستی شوێنەکانمان زۆر خەتەرە یعنی ئێمە جادە سەریعەکانە 120 150 بە دەچین بۆ ڕێگای مەسیف بۆ ڕێگای بزمارە ڕێگاکانمان زیاتر سەریع چکە هی پاسکی وەرزشی ئێمە پاسکیلی ڕێگا ینی ڕێگای سەریع واتە ئێمە دەبێ مەسافە بێ مثالەن ڕۆژانە مەسافەی ئێمە تقریبا دەگاتە 6 کیلومتر 7 کیلومتر تاکو ئێستا جادێکی وانە بووە بتوانین جادەیەک سابت بێت بۆ خۆمان تەمرین لێ بکەین. ئەمە لەگەڵەوەی کە لە زۆر شارە جادەبانەکان زۆ خراپن بۆ سارش بۆ شۆفێریش خراپە لە هەندێک شاری کەش جادەکان زۆر لەبارن لەگەڵ ئەوش کە جادی باشیشمان هەیە شۆفێر هەر تووشی ڕووداوی هاتو چۆ ئەبێت ئەجا چما پاسکیل سواری و ڕێگەدان بە پاسکیلێک کە لەو شەقامە خێرایانە پاسکیل کات بۆ ئێوە زۆر ناخۆش نییە؟ مەترسیدار نییە؟ مەترسیدار زۆر مەترسیدار چەندجا قوربانیشمان داوە وەکو بڵێ یاریزان قوربانیان داوە چەندها یاریزانمان بۆتە پێکدادان سیارە و پاسکیل چەندها یاریزانمان بریندار بووە و هەتا یاریزانێکمان تاکو ئێستا بەهۆی حادسەی سیارە و لەگدان سیارە ئێستا تووشی فریزی ناتوانێت پاسکیل لێ خوڕێ. باشە من دوێنێ چەند هەوڵێکم ما بزانم بەدەر لە یانۆشتیوا شوێنی کە هەیە بۆ پاسکیلوتیان شوێنێک لە پیرمام هەیە ئامادەکراوە بۆ پاسکیل وا بزانم خەڵک زۆری نازانیان با بڵێن لەوێ پاسکی سواری ناکەن حەزەکەم دوای ئێرە لێرە بچین سەرێکیش لەوێ بین بزانین ئایا کەشی ئەو شوێنێک کە ئامادەکراوە بۆ پاسکیل سواری چۆنە. من حەزەکەم دوای ئەم شوێنەی ئێمە ئەڕۆین سەردانێکی ۆژەکەین بیبینین بزانین بەجای خۆمان چەندێک لەبارە زۆر سپاس.
ئێرە پیرمامە هەر لەم ئاماژەوە سیرکەن ئاماژەی ڕێڕەوی و پاسکل سواری هەیە لەم بەر ئەو بەری شەقامەکە پاسکل سوار لە پیرمام ئەتوانێت زۆر ئازادانە زۆر بێت ترس ئەم قراق شەقامە بەکاربێنێ کە جیاکراوەتەوە ئەتوانێت ئازادانە پاسکل لێ خوڕێ بەبێوی ترسی هەبێ شۆفێران ئەتوانن بەبێ قەلەقی شۆفێری خۆیان بکەن کە هیچ مشکلیان نەبێ کە پاسکل سوار و جادە و سارە هەمووی تێکەڵ بێت ئەمە خێرخوازێک کردوەتی بەتەنیا خۆی هەستاوە بەم کارە سەیریکەن جاکراتەوە وەکو هەموو وڵاتانی تر ئەمە جێی خۆشحاڵیە هیوادارم هەموو شارەکانی کوردستان بتوانن لە شەقامە گشتەکان ئەم هێڵە جیاکەنەوە هیچی وای تێ ناچێت زۆر ئاسانە. کاگەوراس من هیچ لە پاسکیل نازانم بۆ پرسیارەکەم ڕەنگە خەڵکێکی شەوکو من شارەزانە بن لە پاسکیلی سیباق بینیم پایشتەکانی لێکرابەوە بە ئاسانی یەکسەروەتان کرد بەستان ئەمە هەموو پاسکیلێکی سیباق وایە نەخێر ئەوە تایبەت بە سیواق یعنی فەرقیە لە ڕووی کوالیتی و لە ڕێی یعنی شەریکەوە بۆ کێشیش چۆنە بەڵێ بۆ کێش زۆر سوشیە یعنی بۆ سیباق دەبی چەند کیلۆ ئەبێت چەند کیلۆ بێ هەفت و نیو ئەها دەبێت باشە یەک شتی کە سەرنجی ڕاکەشان و کاتی خۆتان ئەگۆڕی خۆتان حازرە کرد شێوازی پێڵاوەکانتان بوو پێڵاوەکانتان زۆر سێرە دوگمە و شتووە و ژێرەکەی شتی سەیری پێ و لەم لاوشت باەن و بۆچی وەکو پێڵاوی کالی احتیاطی نییە هەتا پایدەرەکانی ژەبێنن فەرقی وەکو پایدەری پاسکلی احتیاطی نییە ئەسکەی لەسەریتی دەبی لەوەی بچەقیتن لەوەی بچەقی هەتا یعنی قوتەکە دەدا حیسابکە قوتەکە دەداتێ بۆ قاچی دەرنەچێ ئەو دوگمانە لەم لاولایەوە چییە واتە ئەی بەستن و ئەوە لە لای پێڵاوکانتانەوە لە لای پێڵاو ئەوە چای دەکە قیاسی دەدا ها یعنی ئەوە هەیە بەڵێ قیاسی دەدا بە ئالەنچی کاکزانە ڕات چۆنە بەبوونی ڕێڕەوێکی وا بۆ پاسکیل سواری و ڕێڕەوێکیش بۆ پیادەڕەوی کە لێرە لە پیرمام جیاوازتر لە هەموو شارەکانی تری کوردستان ئەم شتەکراوە لێرە بەڕاستی من عەزم دەکرد لە هەموو شارەکانی کوردستان بکرابە نەک بەس لە پیرمام ئێمە لە شاری هەولێرم خۆم دانیشتوانی شاری هەولێرم یعنی زادەی زۆرمان هەیە ڕێگەوبانمان زۆر هەیە بەس هیچ شوێنێک تەرخان نەکراوە بۆ پاسکیل یعنی خەڵکی سڤیل ئێستاکە وەکو خەڵکی ئاسایی بێ پاسکیل بەکاربێنی هیچ زادێک هیچ ڕێڕەوێشی تایبەتی نییە بۆەوەی کە لەسەریدا پێدا بڕەوە هەست ناکەی بەدەر لەوەی کە بۆ پاسکیل سواری ئەگەر بێت و لە ناو شارەکانمانە ئەم ڕێڕەوە دروست بکرێت بۆ شتێکی تریش سوودی هەیە ماتۆڕی دلیڤرەکان خۆمانە زین ئێستا بۆ بە شتێکی کللتورێکی با و بەربڵاو کە ماتۆڕی دلیڤەری خواردن ئەگەێنێ بەڵام بە شوەیەکی زۆر ناڕێک و ناتەندروست و با بڵێن سەر لێ شێواوی بە ناو شەقامەکانە ئەڕۆن بە سەریعی سەر لە خەڵک تێگەن لە شۆفێر سەر لە خۆشیان تێگەن ئەو دیمەنێکی زۆر مزعیجی شە بەڕاستی ئەگەر ڕێڕەوێکی وایە بێ ئەوانش توان سوودی لۆرگرن ئەتر نەکەشی هاتو چۆ ئەبێت نەشتێک بەڵێ ئەگەر ڕێڕەوە چوا هەبێتن بەس ماتۆر سوارەکان نا خەڵکی ئاسایی یعنی ئەوەندە پەرە بە سیارە ناداتن و زیات سیارە پاسکیل دەتوانی بەکاربێنی بەس سیر ئەەکەین ئێمە هیچ زادەیەکمان نییە یعنی بە دەرەوەی کە خەڵکی ئاسایی بتوانانی پاسکیل بەکاربێنێتن ئەگە بێت و زادەیەکی وا بۆ خەڵکی ئاسایی دروست کرێ نەک بەس تەنها لە پیرمان بۆ هەموو شارەکان هەموو شارەکان ئەمە باسی ئەو کەم ئێستا بۆ نمونە من خۆم خەڵکی سلێمانی جوانترین شەقام و جادە لە هەموو شارێکە مەفروزە شەقام و جادی دەواازە بێت ئێمە دەواازی سلێمانی کە داغڵە بیت ئەم بەر ئەو بەری شەقامەکە هەمووی پیکابی شووتی و خیار و تەماتە و ماسیە ئیتە سەر شەستەکانیش شەقامی 6 مەتری مەلیک مەحموود عینەن شت قەراغی لەسەر جادەکە دایانناوە چۆن ئەم ڕێڕەوی پاسکیلە هەیە چوار ئەوەی گرتو بە پیکابی ماسیە شووتیە کاڵەکە خیارە تەماتێ سەوزەیە بێزگەڵی پیس و پۆخڵێکەش بەسەر جادەکە بەجێڵن ئێوارانکە ئەڕۆنەوە ئەگەر حکوومەت یا شارەوانی یان هەر ڕێکخراوێک
بتوانێت ئەو بکە ئەوسا ئەوانیش ناتوانێت شقامەکان پیسکەنەوە قەرەباڵ ئەو دیاردە ناشین نەژنامێنێ ماتۆڕ و بۆ پاسکیل سوارەکان سیمای شارەکانیش ناشین دەکات نەگە بێت و جادێکی وا دروست بکەن یعنی مەجال نابێ ئەو سیارانش ڕاوەستن یعنی سیمای شارەکانیشمان جوان دەبێتن خەڵکیش ئیسفادە لێ دەکاتن کەواتە بوونی ئەو ڕێڕەوانە سوودی زۆر نەک بە هەر بۆی بۆ پاسکیل سوار بەڵێ سوودی زۆرە هەم بۆ ژینگە کە تۆ ڕێڕێوە چوا دروست کرد وی لێ دێ ڕێژەیەکی زۆر پاسکی سوار دروست دەبێتن ئێستا من بە خۆم یاریزان بوومە و ڕاهێنەرم ئەم بەس نامێ بەس تەنها خۆم دیار بم لە شاری هەولێر و لە شاری سلێمانی ئەمێ خەڵکی کەش بێتن پاسکیل لێ خوڕێتن باوەڕێکی یەکشت هەیە زۆربەی خەڵکە دەستنابا بۆ پاسکیل بە پاسکیل هاتوشکوار ڕەنگە نەبوونی ڕێڕەوێکی وا سەلامەت و ئامین بێت لەبەرەوە ئەترسێت لە شەقام ئەجا یەکشتی کەش هاو بە بیرما زۆربەی ئەو ئافرەتانەی کە حەزەکەن پیاسە بکەن ناڵێکیان پێ لەناو عەرەبانەکە زۆرترین کێشیان هەیە کە بە هەمان شێوە شوێنێک نییە کە پیاسی پێ بکەن ناڵەکان لە ناو عەرەبانەیەکە بیاناتچوی پێ بکەن ئەمەش ڕەنگە هەر مشکلی حل بکات بەڵێ بەتەکیدەوە ئەو ڕێڕەوە دروست بکرێتن یعنی وەکو بێت جەنجالێکی زۆر لە ناو شار کەم دەکەیتەوە ئیزدعامیەکی زۆر کەم دەکەیەوە ئیزدیحام کەمەکەیتەوە ڕێژەی پاسکیل سوار زۆر ئەبێت خەڵک سارە کەمتر بەکار ئێنێ دۆم ئۆکسیدی کاربۆن و ئەو غازە ژەهراویانی کە بەهۆی سارە و بەهۆی بنزینی سووتانەوە سووتانی بنزینەوە یەتە ناو کەشوهەوای شارەکانمان ئەو ڕێژە زۆرەی سەرەتانەکان کە خەڵک تووشێ بێت ئەمان هەمی کەمە بێتەوە بنزینیش دابەزێ سەعرەکەی چکە گرانبوونی بنزینیش بەهۆی خواستی زۆری بەکارهێنانیێت ئەگە بێت و فکر بکەینەوە تەمشا بکەین لە ڕووی ژینگەوە لە ڕووی ژینگە و تەندروستیەوە تۆ سەری سیارەکەی ڕۆژانە چەنگالۆنێک نایترۆزین فڕێ دەداتن ژینگە و دەوروپەری پێ هەرەسان دەکاتن پێی ئاز دەکاتن بەزەکە بێت و لایەنە چاکانی پاسکی سواری تۆ هەر کەسێک کە پاسکە لێ خوڕێ هەم شخصەکە کە لێ خوڕێ سوودی تەندروستی خۆی و سوودی بۆ خۆی هەیە هەم ژینگەش دەپارێزی و جەنجاڵی ناو شاریش کەم ئەکاتن چکە قەبارەی پاسکیل بچووکترە لە سیارە ڕێژەی گەرمبوونی کەشوهەواش تا ڕادەیەک فەرقەکات چکە ببینی وڵاتێکی وەکو هۆڵندا من خۆم لێوێ لە ئەمستردام گەراجێکم بینیوە 350,000 پارکی بەس پاسکیل لە 350,000 پاسکیلی تا جێبێتەوە بزانە ژینگەی وڵاتانە چەند جوانە هەواکەی چەند پاکە تا سارەکەم کەیتەوە پاسکیل زۆرکەیت خۆ تەندروستەبی ژینگەش پاکە بێت تەماشای هۆڵندا بکەین هەتا بەرپرسەکانیشیان پاسکیل لێ خوڕە سڵاو لێبێ چۆنی باشی حاڵی زەنابێت سپاس دەکەم ژیت خۆشبی لە دوورۆ جەنابتم بینی بە پاسکیل هاتی ئەم ڕێگێت بەکاری هێنا ئەم ڕێڕەوی پاسکیل سواریە هاوڵاتی بە ئاسانی فێربوو ئێرە بەکار بێنێ وەکو هەوڵاتێک کە ممارەسەی هیواتی پاسکیل سواری بەێ ڕاستی ئەمە شتێکی نوێ تازە لە کو بلێن لە سەرتاسەری کوردستان ئەمە شتێکی زۆر تازەوە خەڵک کە دەبینم ڕۆژانە من لێرە پاسکی سواری دەکەم خەڵکیش ئێستا زۆر بەکاری داێنیتن کە پێشتر ئەمە نەبوو ڕێڕەوی پاسکی سواری زۆر خەتەریات لۆمان دروست دەبوو باشە پێش ئەوە باسی ئەوەکەین پێش ئەوەی ئەم ڕێڕەوە دروست کرێت ئێستاش کە ئەم ڕێڕەوە دروست کراوە جیاوازی ڕوویاوە لەوەی کە پاسکیل سواری زۆر بێت کەم بێت ئێستا زیاتر بوو بێ بەوەی ئەم ڕێڕەوە بەێ حتمان بەێ بەتاکیدی جیاوازێکی زۆر زۆری ڕووداوە چونکە پێشتر مەسەلاً خەڵک لە بە خەتەریاتی جادەکە نایدەتوانی پاسکیل سواری بە شێوەیەکی زۆر ڕەحەت ئەنجام بدەن ئێستا بوو منداڵ و بۆ ئەوە زۆر سەلامەترە کە ڕێڕەوە هەیە خەڵک زۆر استیفادە لێ دەکاتن هیچ پامێکت هەیە کە شارەکانی کەش هاوشەوی ئێرە بەێ بە تاکیت پێمان خۆشە و هەنگاوە هەبیتن چونکە ئەمە زۆر وەکو مەسەلاً پاسکیل سوار زۆر سەفەری منتیقای بارزان و ئەوجیانش دەکەن دەبین هیچ ڕێڕەوەیەکی پاسکیل سواری نییە لە ڕێگادا ئەگە بچی تووشی زۆر حالات دەبی تووشی زۆر کێشە دەبی بە تایبەتی جادەکان زۆر تەسکەل و پاسکیل سواری ئیماخان جەنابەت چەند ساڵە خەریکی ئەمۆرزشەی لەگەڵەوەی کە خەریکی ئەمۆرزشەی وەکو تاک لە پاڵانێتەکانە لە پلەچە نایت وەکو تیمیش لە پلەچەنان من ماوەی 4 ساڵە نە ئەم وەرزشەدامە
وەکو تاک پلێ شەشەم هینەیە لە شەشەمی عێراق لە فەریقیشمان لە بوتڵی عێراق دومی عێراقمان بەدەستینەیە من وەکو ئافرەتێک شانازی بە خۆم دەکەم کا لەگە کۆمەڵێک گەنج و لاوی وەک خۆم زۆر هەز بە خۆشی دەکەم کەواتە ئەتوانین بڵین ژینگەیەکی تەندروست و لەبارە بزۆ زۆر سەرکەوتوبی بە سەرکەوتنە بۆ خوازم دەست خۆش جەنابەت سەرقاڵیت بەم وەرزشەوە چەندێک دڵخۆشت ئەکات چەندێک خەمڕەوێنت ئەکات چەندێک لەگەڵ هاوڕێکانتە با بڵین هاوڕێکچەکانتە ئەتوانیت سربەستانە ممارەسەی هیواتی پاسکیل سواری بکەیت بەدەر لە وەرزش و لەگەڵ وەرزشە یاری پاسی سواری یەکێکە لە وەرزشانەیە کە لە هەموو جیهاندا باوە و خۆشیێکی ڕادەبەدەری هەیە کە بە پاسکیلەکە دەتوانین گەشت بەنێو شارەکان هەولێر بکەیت دەرەوەی شار ینی خۆشیێکی ڕادەبەدەر دەدات بتوانیت کە لەسەر جادەکاندا دەڕۆیت و لەگەڵ منزەرەکانە و چۆلەکەکان و دارگوڵەکان هەولێر هەموو ئەبینی هەستێکی ڕادەبەدەر خۆشە دەست خۆش زۆر سپاس کاک ئامانج کاک ئامانج من زۆر جار زۆربەی کات لە شارەکانە ئەبینم لە ڕێگای دەرەوە کۆمەڵێک پاسکیل سوار دەرە ڕاهێنان ئەکەن کە بە قەراق شەقامەکانی دەرەوەی شار ناو شارە ئەڕۆن لە کاتی ئەوەی کە ڕۆژانە ئێوە ڕاهێنان ئەکەن دڵە ڕاوچێ و سترێس و ئەوانەتان چۆنە لەو کاتانە کە ئێمە لێرەشا دانیشتوین دۆزیمان و ڕێکی وا هەیە بۆ پاسکیل سواری هەرچەنە ئەمە با بڵین ڕەنگە تونێتی نشکێنێ بەڵام دەستپێکێکی زۆر باشە بۆی کە شارەکانی کەش قەراق جادەکانیان وا لێ بکەن ئەم جیاوازیە کە تۆ شوێنێکی وا هەبێت یا کە شوێنێکی وانە بێت جیاوازەکەی چێ بۆ ئێوە بەڵێ بەڕاستی جیاوازەکەی زۆرە چکە ئێمە کاتێک کە دەچینە مەشق 4 یاریزان 6 یاریزان نزیکەی کۆمەڵ یاریزانێکین چکە پێکاتەکانی ئێمە پێک دێک لە ناشین و متەقەدیمین مەجموعەیەکی زۆرین بەڵام گەڕک ڕێگایکی وا هەبێتن یعنی بۆ ئێمە هەر باشترە لەوەی کە نەبێتن زۆر جارێت جەنجاڵەکان بۆمە بڕک ناخۆشە بەڕاستی بە ڕێگادا دەڕۆیەت و جادەیەکی واد نییە بەڵام کە شوێنێکی وا هەبێتن بۆ ئێمە هەر باشتر لەوەی کە نەبێت معدل خیاڵ لا ئەوەی سارە لە دواوە لێونەیە بەستەیشەوە بەرێن نەکەوێ بەس لێرە مشکلانە نابێت نەخێرە من هەموو ڕۆژەکانی کات کە لەگەڵ یانچمە تەمرین بە سیارەی خۆم دەچم لە دوایانە لە ترسیەوەی کە سیارێک لە دواوە لیانەیە یان سیارێک نەشکێنەوە سەریان ئیدیر بۆ پارێزگاری خۆم سیارە دەبم لەگەڵ خۆم لە دوایان دەڕۆم کەواتە ئەتوانیت پەیامێکمان پێ بڵیت بۆ ئەم شارانی کوردستان بۆ شارەکانی تری کوردستانیش نەگەر باشوور بۆ ڕۆژهەڵات بۆ باکوور بۆ شوێنی کە ئەم ڕێڕەوانە هەبێت پەیامەت چییە؟ پەیامنەوە ینی دەمانەوێت ڕێرەوە شێوا دروست بکرێتن داوا لە حکوومەتی کوردستان دەکەن ینی بەهانامە بەڕاستی ئێمە وەکو پاسکی سوار ینی گلەیەکی زۆرمان لە ڕێگەوبان هەیە ینی پێویستمان بۆیە ڕێگایەک هەبێ پێویستمان بۆیە نەک پاسکی سوار با خەڵکی تریش بێتن ینی خەڵکی تریش حەز دەکەم بێنە ناو پاسکیل ینی ئێستامە چەندە تیپمان هەیە تیپی ئافرەتانمان هەیە ئەوە لەگەڵ ئێمە دەن مشارەکەی سیباقات دەکەن دێن پاسکیل داژۆن ینی گەر ڕێگایەکیەوە بێمە بکرێتەوە ئێمە کێشەکانمان 100% حەل دەبێتن. پاسکیل سواری چەندە گرنگە بۆ وەرزش ئەوەنەش گرنگە بۆ پێداویستی ڕۆژانە بەکارهێنانی بۆ چوونە سەرکار چوون بۆ مەکتەب چوون بۆ بازار لۆد و قەرەباڵغی کەمەکاتەوە غازی خراپ کەمەکاتەوە لە ژینگەیە خۆشت تەندروست ئەبی تا ئەڵقەی داهاتوو بێگەگەینەوە لە بەرنامەی گەشتوان هیوادارم پاسکیل ببێتە خولەی هەمووان کاتێکی خۆش.